سلام ئەوکاتتان باش فێرخوازانی عزیزی زایکۆفێر خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی تری زانستی خولی سوپەرڤێژنی نەخۆشیە دەرونیەکان پێکۆکۆ بووینەوە. هیوای سەلامەتی و تەندروستیتان بۆ خوازم. دکتۆر گیان ئەگەر ئامادەی فەرموو دەست پێ بکە بەبزانێ ئەڵلقەیەم جارە باسی چیمان بۆ دەکەی. زۆر باشە، دەست پێ دەکەین. بەناوی خۆی گەورە و میهرەبان. خۆشحاڵم دوای دابڕانێکی یەک هەفتەیی پێتان شاد بوومەوە. جێ خۆیەتی پرسە و سەرخۆشی خۆمان لە ئێوە هەموو دەروون ناسان بکەین. بەڕاستی هەواڵێکی ناخۆش بوو. دکتۆری خۆشەویستکە وەفاتی فەرموو. ئینشاڵڵا خوای گەورە جێی پڕ کاتەوە. کەلێنێکی گەورەیە بۆ دەروون ناسا و دەروون پزیشکان لە وڵاتەیە. بابەتەکەی ئەمڕۆمان بابەتی feeding and eating disorder، ئەو تێکچوانەی کە پەیوەندی بە خۆراک و خواردنەوە هەیە. وەکو پێناسەیەکی سەرەتایی لەسەر بابەتەکە، ئەم تێکچوونە دەبێت حاڵەتێکی بەردەوام لە تێکچوونی ڕەفتار بێت لە خواردندا، کە خواردن یاخود مەصرفکردنی خواردن ببێتە هۆی ئەوەی کە حاڵەتێکی فیزیکی نەخوازراو یاخود سایکۆلۆجی نەخوازراو لە کەسەکە دروست بکە. کۆمەڵێ جۆری هەیە، یەکێ لەوانە پیکایە کە ئەو کەسانن کە بەهۆی نەقسی جۆرێک لە ڤیتامینات یاخود کانزاکانەوە هەندێک مناڵ دەبینین یاخود خانمی دووگیان دەبین، هەندێک جار جۆرەک خۆڵ یاخود یا هەر شتێکی تر بێ بەکاردێنن دەیخۆن. بابەتی دووەم ڕۆمینەیشن دیزۆردەرە، حاڵەتێکی تۆزێ بێزرا و ناخۆشە. ئەمە کەسێک ئەو خواردنێکی خواتەوە دەهێنێتە ناو دەمیەوە و هەندێک جار دەیجوو، هەندێک جار تفی دەکاتە دەرەوە. avoidant restricted food intake disorder حاڵەتێکە لە ئەوەی کەسەکە یاخود هەر بە هیچ جۆرێک ڕازی نییە خۆراک بەکاربێنێ، ئەبی خوات یاخود زۆر کەمی دەکاتەوە. وای لێ دێ کەسەکە زۆر لاواز دەبێ. هەروەها ئەنۆرەکسیا نێرڤۆزا و بۆلیمیا نێرڤۆزا، ئەوە زیاتر لەسەریتان بیستووە. هەروەها بابەتێکی ترمان هەیە binge eating disorder. binge eating disorder ئەوەی کە من پێم خۆش بوو لەم وانەیە باسی بکەم، binge eating disorderە، واتە کەسێک لە ماوەیەکی کورتە بە هێواشی چۆنەڵێ خۆراکێکی زۆر، خواردنێکی زۆر دەخوات. ئەوەندەی فریا بکەوین ئەگەر بتوانین ئەمە کەمێک باس بکەین، ئیشێکی باشمان کردووە. پێش هەموو شتێک هەر باسی خۆراک و قەڵەوی و زۆرخۆری و ئەمانە دێتە پێشەوە. یەکسەر جەماعەتی هەناوی، ئەوانەی کوێرە ڕژێنەکان و باتنی و ئەوە ئەڵێن ئەمە نەخۆشیێکی پەیوەندی بە ئیندۆکراینەوە هەیە، کوێرە ڕژێنەکان هەیە، پەیوەندی بە هۆرمۆناتەوە هەیە و چی پەیوەندیکی بە حاڵەتی دەرونیەوە هەیە. یعنی پانکریاس باسەکەن و کێشە ئینسۆلین و ئەمانە باس دەکرێت. بەڵام لە ڕاستیە بڕێکی باش لە نەخۆشیێت ئەو نەخۆشیانی کەەوە ئەو تێکچوونانەی پێوەستن بە خۆراکەوە لایەنێکی دەرونی زۆر تیا بەرجەستەیە. یعنی هەر باسێک ئەکرێتەوە یەکسەر
گەڵای فلان دار و نازانم گوڵی فلان ڕۆک و ئەمە بەکاربێن. لە کاتێکە لایەنێکی دەرونی ئەم بابەتە ئەوەیە کە مرۆڤەکان هەندێک جار خۆیان پێ کۆنتڕۆڵ ناکرێت خۆراکەکە دەخۆن، خۆراک دەخۆن، خواردن دەخۆن. یعنی تەجروبەتان کردووە جاری وایە ئەڵێ خۆشم نازانم من ئەم خۆراکە بچیە خۆم، ینی نە برسیمە نە پێویستم پێێتی بۆ لەم کاتێ. زۆر باشە. پێشەوەی زیاتر چی ناوم باسەوە ئێمە شتێکمان هەیە لە پزیشکیا پێوتێ بەدی ماس ئیندێکس. ئەم بەدی ماس ئیندێکسە ڕێژەی کێشی ئاسایی و نائاسایی مرۆڤەکان دیاریەکات. ئەمیش بریتە لە کێشی کەسەکە لەسەر باڵای بە مەتر توانی دوو دیاری دەکرێت. ئەویش چۆن؟ بەم جۆرە کەسێک ئەگەر لە خوار 25ەوە بێت، یعنی لە 19 بۆ 25 بێت، ئەوڵێن نۆرمال بەدی ماس ئیندێکسی، ئەواتە کەسەکە تەبیعیە. یعنی پێوانەیەمان کرد ئەوەندە دەرچوو لە 19 بۆ 25 ئەڵێن تەبیعیە. خواری 19 ئەڵێن ئەندەروەیت، ئەواتە کێشی کەمە. سەر و 25ەوە پێی دەڵێن ئۆڤەروەیت، واتە کەسەکە کێشی زیاد لە 30 بوو ئەو ڕێژەیە ئەڵێن ئۆبیسە، واتە قەڵەوە. زیاد لە 35 بوو ئەڵێن سڤیر ئۆبیسە، زۆر قەڵەوە و ئەوە پێویستی بە سێرجەری هەیە، واتە پێویستی بە عەمەلیاتەوە. ئەوەی کەوا لە ئامارەکانە لە وڵاتێکی وەک ئەمریکایەکە ئەوان بابەتی ئامار و ئەوانە تیانە زۆر دقیقەوە 130 خەڵک ئۆبیسە، واتە قەڵەون. واتە یەک لە سەرسیان قەڵەون، یەک لە سەرسیان ئاساین، یەک لە سەرسیەکەی تریشان کێشیان زیاد. ڕەنگە بتوانین حەدسێکی ئەوەش بکەینکەوە پێشبینیکی لە وڵاتی خۆشمانە ڕەنگە وای لێ هاتبێ، یعنی یاخود ڕێژێکی کەمتر، یەک لە سەرسێ ئاسایی، یەک لە سەرسێ کێشیان زیادە، یەک لە سەرسێش قەڵەو. زۆر باشە کە ئێمە بین باسی ئەم حاڵەتە بکەین کە پێوترێ بینج ئیتینگ دیزۆردەر. ئەبێ باسی پیاوێک بکەین کە بە ناوی ئەلبەرت ستانکەرت. تەبەن ئەو نووسینی ستانکەردە غەڵەت نووسراوە، ببوورن ئەلبەرت STUNKART. ئەم پیاوە باس لە تەبانەوەمە پزیشکێکی دەرونیە ساڵی 1959 باس لە حاڵەتێک دەکات پێوترێ نایت ئیتینگ سندرۆم، واتە کۆمەڵێک هەن نیوە شەو، باشە، بە هێواشی کەس ئاگای لێ نییە، خێرا دەرگای سەلاجەکە دەرگای بەفرگرەکە ئەکەنەوە و خێرا خۆراکە خۆن بەبێ ئەوەی کەس ئاگای لێ بێت. باسی جۆرێک لە ڕەفتارەکات لە خواردن کە کەسێک نیوە شەو دەرگای بەفرگرەکە لە ئەدات بە هێواشی بەبێ ئەوەی کەس بزانێ خێرا خواردنێکی زۆر ئەخوات، هەتا ڕادەی ئەوەی کەوا ئەڵێ خەریکە بتەقم. باشە، واتە سیفەتەکانی ئەم جۆرە خواردنە چییە؟ خواردنەکە بە هێواشی و دوور لە دیدی ئەوانی دیکەوەیە. دواتر خواردن هەرچیەک بێت، ئەوە نییە بێ خواردنێکی تایبەت و خۆش و ئەوە بێت ئینجا بێخۆم، هەرچیە بێ ئەوەی لەناو بەفرگرەکەیە بێتتر لە خواردنی ماوە و خواردنی ئەگەر بەدڵیشی نەبێ و دەیخوات. لە کۆتاییە یعنی جۆرێک لە
هەڵەشەیی و ئەوەی پێوە دیارە لە کاتێکی زۆر کەمە ئەو حاڵەتەی بۆ دروستە بێ و ئەو خۆراکە زۆرە ئەخوات. دواتر طبعا ئەم حاڵەتە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە سترێسەکانی ڕۆژانەوە هەیە، کێشە خێزانەکانەوە هەیە، بەتایبەتی لە هەرزەکاران و سەرەتای لاوێتیە. دوای هاتن هەر ئەم دایگنۆز ئەم تەشخیصیان ناونا چی؟ بینج ئیتینگ دیزۆردر. یعنی ئەو بینج ئیتینگ دیزۆردەی کە لە DSM-5 هەیە ڕابردووەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەم پیاوە کە ناوی ئەلبەرت ستانکەرد کە ساڵی 1959 ئەم تەشخیصەی یعنی داهێنا. زۆر گرنگە کە من باسی ڕابردوو هیستری نەخۆشەکانەکەم جۆرێک لە ڕووی مێمۆری و یادگەوە ئیسفادەی لێکەن. ئەواتە فێربوون ئێمە پێشتر لە خولەکانی پۆلی 12 و ئەمانەیە ئەوە دەوتراکەوە وەرن بە خولاسە و چۆن ئەڵێ کورتکراوی شتەکان فێربین، بەڵام زانستی مێمۆری و فێربوون واناڵێ ئەڵێ هەتا ئەتوانی تو ئەگەر ئەتەوێ شتێک فێربی هەتا ئەتوانی چۆن ئەڵێ لە قوپۆپی لێ بکەرەوە بۆ ئەوەی وەکو دارێکە هەتا ڕێگەکەی زیاتر بچێتە ناخی زەوی و ڕێگی زۆربێ زیاتر ئەمێنێتەوە. ئەمیش فێربوونیش بەڕای من ئاها زۆر باشترە. کەوا تۆ ئێستا ئەگەر یەکێکتان بێ بڵێ ئەم کەسە چی ئەگەر بیناسییان هێناسی نە ناسینی ئەم کەسە ڕابردوویەک لەسەر ئەوەی کەوا بینج ئیتینگ دیزۆردەر چۆن هاتووە کارێکی واکەکەوە بابەتەکە لە مێشک و یادگەتانە باشتر بمێنێتەوە. کەواتە بینج ئیتینگ دیزۆردەر چۆنەڵێ پاشخانێکی هەیەکەوە نایت ئیتینگ سندرۆمە. باش لەم حاڵەتەیە وتمان ئەم نایت ئیتینگ دیزۆردەر کە بوو بە بینج ئیتینگ دیزۆردەر واتە چۆن دروستە بێ پەیوەندیشی زۆری بە ناڕەحەتی و دیسترێسەکانی ڕۆژانەوە هەیە. تەماشاکەن شتێکمان هەیە لە دەروونناسیە، شتێک هەیە بە ناوی دیسترێس واتە ناڕەحەتی. واتە ئێمە لە ڕووی دەرونیەوە تووشی هەڵچوونە بین، تووشی بەرزنزمی موو دەبین، میزاجە بین. ئەمانە بە گوێرەی کلتور بە گوێرەی ژینگە و دەوروبەرمان هەر جارە و لە فترە زەمانیەکە بە جۆرێک لە جۆرەکان خۆیان پیشانە دەن. یعنی چۆن ئێمە لە فیزیایە ئەڵێ وزە هەر جارەی بە جۆرێک خۆی نیشانە دا، جارێک وزە بە گوێرەی گەرمیە لە جۆری گەرمیە، جارێک جوڵەیە، جارێک موگناتیزیە، جارێک ئلکتریکیە. وا دیارەکەوە دیسترێسیش ناڕەحەتیش هەر جارەی بە جۆری خۆی پیشانەدا. یعنی بۆ نمونە کە تۆ دیسترێسە بی کەسێک لە بارودۆخێکە ڕەنگە تووشی بینج ئیتینگ دیزۆردەر بێ، واتە ئەو حاڵەتێکەوە لە ماوەیەکی کەمە ئەڕوا خۆراکێکی زۆرە خوات بەبێ ئەو خۆراکە پێویستی پێبێ، بەبێ ئەو خۆراکی حەزی لێبێ، یاخود لە هەرزەکارێکە لە گەنجێکە پەنابردن بۆ مادەی هۆشبەر ڕوەدا، یاخود خود ئازاردان و شەڕەنگێزی و ئەمانەیە خۆی پیشانەدا. یعنی دیسترێس ئێمە ناڕەحەتی، هەز بە خەم، هەز بە بێزاری بە گوێی زروفەکان جۆرێک لە جۆرەکان خۆی پیشانەدا. دواتر ئەم ئیتینگ دیزۆردەرە وتمان باوەڕی وا بوو ستانکارد کە تەنها لە شەوە، دوای وتیان نا ئەمە لە شەوی شانیە، لە ڕۆژی ئەمە ئەکرێ ڕوودا و زۆر ئاسایی لە هەر کاتێکی ڕۆژە ڕوودات ئەو سیفەتانەی کە کەسی
ئەو کەسێکەوە ئەو حاڵەتی ئەبێتوانێت لە هەر کاتێکی ڕۆژە ئەوە بکات. طبعا شتێک هەیە بە ناوی کۆمپەڵشن، واتە ئیجبار، ینی تۆ مەجبوری ئەهەندێ جار کاکەڵێ مەجبورم و خۆشم نازانم بۆچی کردم. ئەڵێ ئەگەر بێت و بین ئەم حاڵەتی کەوا لە خۆراکە هەیە بۆ مادەی هۆشبەریش بۆ مادەی هۆشبەر و بۆ یارە ئەلکترۆنیەکانیش بەکاری بینی تقریبەن یەک شتن. یعنی تۆ کەسێکە جگەرای کێشێ جۆرێک لە کۆمپەڵشنی هەیە، واتە هەڵەشەیی هەیە، یاخود بڵێن خۆی پێ ناگیرێ. باشە، واتە ڕەفتاری کۆمپەڵشن واتە ئیجباری چۆن لە ئالوودەبوویکی مادەی هۆشبەرە هەیە لە کەسێک کە ینی ئالوودەبووە بە خۆراک هەمان شت دەبینێ. هەروەها لە کەسێک کە قومار دەکات، کەسێک کە ئالوودەی ڕەفتارە سێکسیەکان. لێرەدا بۆ ئەوەی جوانتر ڕوونی کەینەوە کۆمپەڵسیڤ ئیتینگ واتە خواردنێکی ئیجباری کە بەدەستی خۆت نییە چۆنە. ئەم سێ خاڵی تایە. یەکەم شت عادەتیە. عادەتی واتە چی؟ واتە ئێمە کە خۆراک دەخۆین، خۆراک بەمەبەست دەخۆین، برسیمانە دانیشینە سەر سفرە خۆراک دەخۆین. باشە، دووهەم شت وتمان کۆمپەڵسیڤ ئیتینگ یەکەم شت هابیچواڵە واتە عادەتیە. دواتر تۆ خۆراک دەخۆی بە نیەتی کەمکردنەوەی سترێس. لە ڕۆژێکە چیت بەسەر هاتووە لە سترێس لە ناڕەحەتی، باشە، تۆ خۆراکێکی ئاسایی ئەیخۆی بۆ ئەوەی کەوا تێر بیت وە برسێتیەکە نەمێنێ. بەڵام کۆمپەڵسیڤ ئیتینگ خواردنێک کە پێڵن خۆراکی ئیجباری ئەی خۆی ئەڵێ تاوەکو عەسابم ئارام بێتەوە، ئەی خۆم تاوەکو بێزاریم کەم بێتەوە، ئەی خۆم تاوەکو هەستکردن بە گوناه تیامەکەم بێتەوە، ئەی خۆم تا هەست بە بێتوانایی و یاخود هەستی تەنیاییم تیاکەم بێتەوە. سێەم شت overeating despite aversive consequences واتە خۆراکە خۆم هەرچەند ئەزانم چۆنەڵێ عواقب و چۆنەڵێ لێکەوتەی خراپیشی لێکەوێتە، لێکەوتەی نەرینیشی لێکەوێتەوە. یعنی ئەم سێ حاڵەتە هەیە لە کۆمپەڵسیڤ ئیتینگە. ئێمە بە شێوەیەکی گشتی خۆراکە خوین وتمان بۆ ئەوەی کەوا برسێتەکەمان کۆتایی پێ بێ و تێر بی. زۆر باشە. وەکو تێبینیەک هەمومان جۆرێک لە ئەم کۆمپەڵسیڤ ئیتینگە واتە خواردنێک کەوا ئیجباریە تێماندا هەیە. یعنی ئەوە نییە کەوا تەنها کەسێکی نەخۆش ئەم سیفەتەی تیابێ، کەسێکەوە تێکچوونێکی دەرونی هەبێ. ئێمەش جۆرێک لەو جۆرانەمان هەیە. ینی ستۆریەک لە ئینستاگرامە هەیە، کەسێک دەرگاکە کە نازەم ئەگەر ئێوە بینی بێتان، کەسێک دەرگای بەفرگرەکە کاتەوە ستیکەرێکیان پێوە کردووە دەڵێن تۆ برسیت نییە، تەنها بێزار بوویتە، تکایە دەرگاکە پێوە دە و بەبێهۆ خۆراک مەخۆ. یعنی دەکرێت ئێمە لە ڕۆژێکە چەندین جار دەرگای بەفرگرەکە سەلاجەکە بکەینەوە بەبێ ئەوەی کەوا نەبرسیمان بێ نەو خۆراکانی تێدا بەدڵی ئێمە بێ، بەڵام هەر چۆنەڵە سەرێکی لێدەین و دەیکەینەوە. زۆر باشە. لە DSM-5 binge eating disorder چۆن باسەکرێ، یعنی نیشانەکانی چین؟
ئەبێ ئەم خاڵانەی تێدا بێ. یەکەم شت خواردنەکە لە کاتێکی دیارێکراوە بێ، بۆ نمونە لە 2 سەعاتە، باشە؟ خۆراکێکی وا بخورێ کەوا زۆربەی زۆری مرۆڤەکان لەوە کەمتر دەخۆن، واتە کەسێک بڕێک دەخوا کە زۆربەی زۆری خەڵک ئەو بڕە ناخوات، و لە بارودۆخێکی تۆنەڵێ دیاریکراوە. بۆ نمونە ئەگەر ئێمە بچینە شاییەکەوە، بچینە بۆ نمونە هەر بۆنەیەکەوە ڕێژەیەک لە خواردن نەخۆی، بەڵام کەسێک خۆی پێ نەگیرێت چەند ئەوەندەی ئێمە بخوات لە ماوەیەکی کەمە، ئەوە ئیشێکە لە خاڵەکە. دووەم شت وا هەست بکات کۆنتڕۆڵی خۆی لە دەستەدا، واتە هەستی ئەوەی بۆ دروست بێ ئەڵێ ناتوانم ستۆپ بکەم، واتە برێک بکەم. دواتر خاڵی بی ئەم سیفەتانەی خوارەوە کە 5 دانەیە، 3 دانەی دەبێت تێدا بێ. یەکەم شت خواردنەکە، ڕەفتاری خواردنەکە دەبێت خێراتر لە حاڵەتی نۆرماڵ بێت، واتە ئەوەندە خێرا دەخوا کەوا هەر دەیبینی بەلاتەوە ناتەبیعیە. دواتر ئەوەنە ئەخوات هەز دەکات، دەڵێ هەز بە ناحەتیەکەم، ئەوەندە مەعیدە و گەدەم پڕ بووە. دواتر eating large amounts of food when not feeling physically hungry، خواردنێکی زۆرە خوات، باشە، لە حاڵێکە هەز بە برسێتی ناکات وەکو برسێتی. دواتر eating alone because of feeling embarrassed by how much one is eating، یعنی بەتەنها دەخوا، وەکوتمان دەرگای بەفکرەکە لە ئادا ئەسەیری ئەم لاولاکە کەسی لێ نەبێ، کەس دیار نەبێ، لەبەرەوەی شەرمەزارە ببینێ کە ئەو چەنێک دەخوات و چەنێک بە خێرایی دەخوات. دواتر هەستێک کە خۆراکەکە ئەخوات یان لە ئەسنای خواردنی خۆراکەکە هەست بە جۆرێک لە چۆنەڵێ خێزەونی خۆی و هەروەها حاڵەتێک لە هاتنە خوارەوەی میزاج، و هەندێک جاش چۆنەڵێ هەست بە گڵت و پەشیمانی ئەکاتیانی. دواتر حتێک لە ناڕەحەتی هەیە لە خاڵی سیە کە بۆ حاڵەتەی کەوا تێکەوتووە هەست پێ دەکا، ینی خۆی هەست بۆ حاڵەتی خۆی دەکا، ئەڵێ لە چی مەینەتیەکە من بۆ ئاکەم لە خۆم. دواتر ئەڵێ ئەبێ at least once a week for 3 months. ئەگەر بمانەوێت تەحدیدی کەین، دیاری بکەین، دەبێ بەم جۆرە بێت. بەلای کەمەوە هەفتەی جارێک بۆ 3 مانگەم حاڵەتە ڕوو بدات، یعنی هەموو هەفتەکان لەو 3 مانگەیە حاڵەتێکی لەمەی بۆ دروستە بێت. و هەروەها لە کۆتاییە ئەم حاڵەتی بینج ئیتینگە نابێت پەیوەندی بە هەندێک حاڵەتی تری وەکو بۆلیمیا نێرڤۆزا و هەندێک حاڵەتی بەکارهێنانی دەرمان و ئەو حاڵەتانەی تری کە پەیوەندی بە بەکارهێنانی دەرمان و نەخۆشەکانی تری خۆراکەوە هەیە. زۆر باش. هەندێک شت هەیە پەیوەندی بەم حاڵەتەوە هەیە کە پێی دەوتێ associated features. associated feature واتە ئەکرێت
کەسەکە لە کێشیان نۆرماڵ بێت، ئەکرێت ئۆڤەروەیت بێ، واتە کێشی زیاد بێت، و ئەکرێ قەڵەویش بێت. یعنی شەرت نییە کەسی ئەوەی کەوا بینج ئیتینگ دیزۆردەری هەیە تەنها قەڵەو بێت. دەکرێت قەڵەو بێت، دەکرێت کێشی زیاد بێت، دەکرێت کێشی ئاسایی بێت. لێرەدا ئەڵێ بە شێوەیەکی گشتی ئەوانەی کەوا دێن و بە دوای چارەسەر ئەگەڕێن زیاتر ئەوانن کەوا کێشیان زیادە و قەڵەون و ئەو حاڵەتەشیان هەیە. بەڵام پەیوەندیشی تەنگاتەنگ و یعنی ئەوە هەیە لەگەڵ قەڵەویە. یعنی ئەگەر قەڵەوێکی زۆر بێنین بڕێکی باشیان ئەو حاڵەتیان هەیە، بەس شەرتی هەموو قەڵەوەکان بینج ئیتینگ دیزۆردەریان هەبێ، واتە ئەو حاڵەتیان هەبێتەوە بە خێرایی خۆراک بوون. قەڵەوی ئەوان هەیە بۆ خۆی دانیشە زۆر ساحەت بەنی و سەعات اینجا چۆنڵێ ئەو خۆراکی کە هەیەی ئەی خوارد. دواتر پریڤالنسی ئەم حاڵەتە. پریڤالنسی ئەم حاڵەتە واتر لە 12 مانگا بۆ نمونە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە چەندێک حاڵەتیان تۆمار کردووە، 0.44 تا 1.2 لە حاڵەتیان تۆمار کردووە. لە ئافرەتانە کەمێک زیاترە لە پیاوان کە 0.6 تا 1.6، بەڵام لە پیاوانە 0.26 تا 0.8 یان تۆمار کردو. لایفتایم پریڤالنس واتە لە هەموو تەمەنی مرۆڤەکانە چەندێک احتیمالی ئەوەیە ئەمانە ئەم نەخۆشە هەبن، 0.8 تا 2.8. دیسان هەر ئافرەتان کە 1.2 تا 3.5 زیاترن لە پیاوان. risk and prognostic factors ئەو شتانە چین کەوا ریسکین بۆ کەسەکان، یعنی کەسێکەوە ئەم حاڵەتی تووشە بێ، یعنی چی تایە؟ جنتیک و ئەن فیسیۆلۆجیکاڵ. یعنی توێژینەوەکان باسی ئەوە دەکەن ئەم بابەتی بینج ئیتینگە کە حاڵەتێکە لە زۆرخۆریشی خێرا و بەبێ ئەوەی کەوا هەست بە خۆت بکەیت، هەست بە خۆت دەکەی بەڵام خۆت پێ ناگیرێ، کۆمپەلسیڤە، وەک بڵێ لە ناو خێزانەکانە چۆن ئەڵێ جێنێتیکلی جینیەن ئەگوازرێتەوە، ئەی لە ناو خانەوادەکانە ئەبیندرێت. واتر دێنە سەر بابەتێکی تر پێ دەڵێت culture related diagnostic issues، واتە ئایا مەیەکی ڕۆژهەڵاتی فەرقمان لەگەڵ چایناییەک هەردووکمان ڕۆژهەڵاتین یاخود ئەفریقیەک لەگەڵ هینێکە هەیە یان نییە. ئەوەی کە هەیە لە ئەمریکا کە ئەوان دەمە داتایان هەیە و ریسێرچ و ئەوانەکەن، ئەڵێ بلاک ئیندیڤیدوالز ڕەشپێستە ئەمریکیەکان نیشانەی کەمتریان هەیە. باشە، وەکەمتریش لە سپی پێستەکان، یعنی عەوداڵی چۆنەڵێ چارەسەرکردنی خۆیان بۆ ئەوەتە وەک وا دیارە کەڵچەری چۆنڵێ مۆدێر وە ژیانێکی شاریانە ئەوانە بینج ئیتینگی دیزۆردەری زیاد کردووە. ڕەنگە پێش 100 ساڵ باپیرانی ئێمە یعنی شتێکی وا زۆر کەم بوو بێ، شتێکی وا هەر ینی نەبوو بێ، ینی چی هەر بابەتی خۆراک بۆ زۆرە نەبووە، بابەتی بەفرگرمان نەبووە، خەڵکەکە خواردنەکەی ئەوەی هاتۆتە بەردەستی خواردوێتی و ڕۆژتۆ کاری کردووە، وەک ئێستا نەبووە. association with suicidal thought، بابەتی پەیوەندی بینج ئیتینگ لەگەڵ فکری خۆکوژی و ڕەفتاری خۆکوژیان چۆنە.
حاڵەتێکی بابەت حاڵەتێکی ناخۆشە بەڕاستی ئەم داتایکەوە لێرەیان نووسراوە 125 ئەوانەی کەەوە بیجئیتینگانەیە 125 باشە ینی 100 بین بنجئیتینگان هەبێ لە 125یان فکری خۆکوژی دێ بە مێشکیانە حاڵەتێکی ناخۆشە خۆت پێ کۆنتڕۆڵ نەکرێ دوایش هەست بە گڵت بکەی هەست بە تاوان بکەی هەست بە پەشیمانی بکەی دواتر بابەتێکی ترەیە functional consequence of binge eating لە ڕووی عملیەوە ئەرکی ڕۆژانەتەوە چه حاڵەتێک دروستە بێ ئەڵێ بە شێوەیەکی گشتی consequence واتە کۆمەڵێک حاڵەتی کۆمەڵایەتی و نەگونجانی کۆمەڵایەتی و لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی لایف ساتیسفاکشنەوە واتە ڕازایەتمەندی لە ژیانە بۆم کەسانە دروستە بێت تا وای لێ دێ increased medical morbidity واتە خۆتانەزانن ئەگەر حاڵەتێکی وا دروست بێ ئەگەر زۆرە بۆ قەڵەوی ئەگەر زۆرە بۆ کێشزۆری لێرەدا مۆربیدیتی واتە نەخۆشی تر دێتە پێشەوە و هەروەها مردنیش دێتە پێشەوە زۆر باش differential diagnosis واتە ئەو شتانی کەوا لەگەڵ ئەمە کە بۆ تەشخیص دەگەڕین بۆ دایگنۆز دەگەڕین دەبێ چۆنەڵێ هوشیار بین بۆلیمیا نێرڤۆزە ئەوانەی کە قەڵەون وتمان بڕێکی زۆر لە قەڵەوەکان ئەم حاڵەتیان هەیە بەس شەرت نییە هەمویان هەیەیان بێ باشە جەماعەتی بایپۆلار ئەگەر بیتان بێ وتمان impulsive disorder دواتە حاڵەتی هەڵەشەیی هەیە باشە یعنی ڕەهەندی ڕەفتاریان هەیە لە یەکەکە جەماعەتی بۆردەرلاین ئەوانەی کەسێتی سنووریان هەیە جۆرێک لە ناجێگیری لە فیلینگیانە هەیە لە هەڵچوونەکانیانە هەیە لە ئیمۆشنیانە هەیە کە ڕەنگە ڕەفتاری کۆنتڕۆڵ نەکردنی خۆراک و ئەم حاڵەتانیان تیا بێت لەبەرەوە ئەمانە دیفرنشیال دایگنۆزسی فیدینگ binge eating disorder تۆزە پێشتە باسی کۆمۆربیدیتیمان کرد وتمان ئەوانەی کەوا binge eatingiان هەیە احتیمالی تووشی چیتر ببن زۆر احتیمالی ئەوەیان هەیە تووشی major depressive disorder هەر بۆی وتمان لە 125 یان فکری خۆکوژی دێ بە مێشکیانە 125 کەم نەبوو لەبەر ئەوەیەکەوە خەمۆشی گەورەیان تووشە بێ تێکچوونی خەمۆشی گەورەیان تووشە بێ هەروەها ئەم حاڵەتە ناخۆشی کە تەیەکەون وتمان وان لێکەکەوە پەناب بەنەبەر بەکارهێنانی مادەی کوحول و هەروەها ڕەنگە مادەی خۆشبەریش بەکاربێن لەبەرەوەی حاڵەتەکە گەر بڕۆینەوە سەر کرایتیریاکان وەک وتمان تۆ خواردنێک بخۆی لە خەڵک خێراتر لە خەڵک زۆرتر باشە بە دوور لە چاوی ئەوانی تر برسیشت نەبێ هەست بە برسێتیش نەبێ بەڵام هەر بیخۆی باشە دوایی هەست بە بێزراوی خۆت بکەیت دوایی هەست بە چۆنەڵێ تاوانباری خۆت بکەیت شەرمەزاری بکەیت ئەمە حاڵەتێکی زۆر ناخۆشە سەرکێشە بۆ مەیجر دیپرەسد خەمۆکی تێکچوونی خەمۆکی گەورە و هەروەها بەکارهێنانی مادەی کوحولی هەروەها وەک باسمان کرد دیفرنشیال دایگنۆزەکەی ئەلێرەشە لە کۆمۆربیدیەکە باسیەوە کە ئەڵێ ئۆبەسیتی واتە قەڵەوی یعنی یەکێکە لەوانی کەوا ئەوەی کەوا حاڵەتی هەبێت یعنی
ڕیسکە معەڕەسە بۆ ئەوەی کەوا تووشی ئۆبێسیتی بێت. لە کۆتاییە دێنە سەر بابەتێک کە بابەتی چارەسەرە. چارەسەری ئەم بابەتە، ئەم دیزۆردەرە، ئەگەر دیقەتاندا بە بابەتەکانی ترە، یعنی مێدیکیشن زۆر جار بۆنە لە شتێکی وەک بایپۆلەرە، دووجەمسەریە، یاخود شیزۆفرینیایە، یەکسەر ئەماوەت مێدیکیشن واتە دەرمان. بەڵام لێرە یەکسەر ئەبێ بڵێن سایکۆثێراپی واتە چارەسەری دەرونی. ئەمە وەکو چارەسەری سەرەکی و یەکەمی ئەم بابەتەیە. دواتر باسی مێدیکیشن و عیلاج دەکەین کەوا ڕۆڵێکی زۆر زۆر کەمی هەیە، باشە، وا بێ زۆر زۆر بە حەزەرەوە بەکاربێنرێت کە باسیەکەین. یەکەم چارەسەریش کۆگنیتیڤ بیهێڤیرەڵ تێراپی واتە CBTە. ئەم CBTە ئیشی چییە لێرەیە؟ یعنی ئێمە CBT بۆچی یەکەین لێرە؟ شتمان پێوتێ تریگەر، واتە ئەو حاڵەتانی کەوا لە ڕۆژەیە سترێسی بۆ تۆ کرد، باشە، ئیش لەسەر ئەوان ناکەین. بۆ نمونە وتمان کێشەی خێزانی بووە، باشە، یەکێک لە ئەندامانی خێزان تۆ هەر چۆنەڵێ بەیەکۆ دەست بە توێژەکەن، ئیتر ئەمە دەست پێکە، دیسترێسی تۆ و ناڕەحەتی تۆ دەست پێکە. ئێمە چۆن خۆمان بگوزینین cope better with issues that can trigger binge eating disorder. یعنی ئەو حاڵەتانی کەوا چۆنەڵێ دەست پێکە، تریگەرە بۆ دەست پێکردنی ئەو حاڵەتە چییە؟ بۆ نمونە ئەڵێ negative feeling، هەستە نەرێنیەکان لەبارەی خۆتەوە، یاخود میزاجی کەم. زۆر باش. جۆرێک لە CBT داهێنراوە کە پێی ئەوترێ enhanced CBT، باشە، کە بە شێوەیەکی سپێشاڵی دیزاین، یعنی دیزاین کراوە بۆ حاڵەتەکانی بۆلیمیا نێرڤۆزە، ئەنۆرێکسیا نێرڤۆزە و بینج ئیتینگ دیزۆردەر، هەرچی حاڵەتەکانی کە پەیوەندی بە خۆراکەوە هەیە. یعنی ئومێدەوارم بتوانین و دەروون ناسەکان و چارەسەرکارە دەرونیەکانمان ئیش لەسەر ئەو بابەتە بکەین، enhanced CBT، بزانین چۆنە و چۆن ئیش لەسەر ئەو حاڵەتە کرێت. دوای جۆرێکی تر لە چارەسەرمان هەیە پێوتێ integrative cognitive affective therapy ICAT. ئەم جۆرەیان دیسان زۆر زۆر تەرکیز لەسەر ئەوە کاتەوە کە تەواان ئەمە بۆ مناڵ نییە، بۆ حاڵەتی گەورەیە. دیسان تەرکیز لەسەر تریگەرەکانەکاتەوە، ئەو دەستپێکانی کەەوە وا لە تۆ کە ئیمۆشنت، هەستەکانت، باشە، بگۆڕێ، واتە هەڵسوونت یا دروست بکە. دواتر dialectical behavioral therapy، وەک ئەگەر بیرتان بێ یەکێ لە دیفرەنشیال دایگنۆسەکان چی بوو؟ بۆردەرلاین بوو، کەسێتی سنووری، تێکچوونی کەسێتی سنووری بوو، باشە. dialectical behavioral therapyش بۆچی بەکاردێ؟ بۆ بۆردەرلاین بەکاردێ. یعنی ئەتوانرێ ئەو موود سوینگە، ئەو جۆرێک لە بەرزوونزمیی کەوا لە کەسێک کە بۆردەرلاینی هەیە و کەسێک بینج ئیتینگی هەیە بوو، کێشەی خۆراکی هەیە،
جۆری ڕەفتاری خۆراکی هەیە بەکاربێندێ، باشە، بۆ ئەوەی حاڵەتی ئیمۆشنەکانی چاک بکرێ و هەروەها حاڵەتی ڕیلیشنشپ پەیوەندیەکان، واتە پەیوەندیەکی زۆر زۆر پتەو هەیە لە بینی حاڵەتەکانی خۆراک و پەیوەندی کۆمەڵایەتی. یعنی ئەگەر بیت هەرزەکارەکان وتمان لە فیمێڵە لە ئافرەتانە لە خانمانە زیاترە بڕۆی تێ بکۆڵیتەوە دەبینی کێشەیەکی حەل نەکراوی بینی کچێکی هەرزەکار لەگەڵ دایکیا هەیە. لەبەرەوە ئەلێرەیە DBT ڕۆڵی زۆر زۆر گەورە ئەبینێ، ئەتوانێت ئیشی لەسەر بکرێت. دواتر ئێمە مدیکیشنمان هەیە، واتە وتمان عیلاجەیە کە ئەمە عیلاجێک طبعاً ثانەویە، دووەمیە. یەکەم تەنها سایکۆتێراپیە چارەسەری دەرونیە، دووهەم ئەگەر لە حاڵەتە زۆر زۆر ینی مۆدەرەیت سڤیل مامناوەند و قورسەکانە ئەم حاڵەتە بەکارێنین، باشە، ینی وەکو بڵێن یەکسەر دەست پێ بکەین و بڵێن ئادێ بە دەرمانی بدەینێ هەڵێ. جۆرە دەرمانەکەش پێوترێ ناوە تیجارەکەی پێوتێ ڤیڤانس کە دێکس ئەمفیتامینە. ئەمە بۆ خۆی لە ئەساسە بۆ ADHD بەکاردێ، بۆ ئەوانە بەکاردێکەوە فرە جوڵەییان هەیە و کەمی تەرکیزیان هەیە، باشە. ئەمە یەکەم عیلاجە کەوا FDA کە دەڵێن کە دەزانن Food and Drug Administration لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، ئەمە یەکەمین عیلاجەکەوە چۆنەڵێ باوەڕێکراوە و ئەکرێ بەکاربێت. بەڵام چی but only in adult، تەنها لە گەورەکان ئەکرێ ئەم حاڵەت ئەمە بەکاربێت. ئەڵێ لەبەرەوەی ئەمە ستیمولانتە، واتە چۆنەڵێ بزوێنەرە یاخود بڵێ هەستەوەر زین و ئەکاتەوە، ئەوە عیلاجەکە پێوتێ ستیمولانتی پێوتێ، ئەکرێ خراپ بەکاربێنرێت، باشە. یعنی بە کورتەکەی ئەوەی کەوا پێوترێ کریستاڵ و مادەی هۆشبەرە هەر ئەمەیە ئەمفیتامینە، ئەمە دێکس ئەمفیتامینە، جۆرێک لە پێکاتی کیمیاویە ئەکرێ خراپ بەکاربێنرێت. طبعا وەک وتمان زۆر بێ بە لەژێر چاودێری دکتۆرە، زۆر زۆر چۆنەڵێ حاڵەتێکی ئەگەر مامناوەند و سیڤیر بێ، واتە حاڵەتی تون بێ، ئینجا بەکاربێن، لەبەرەوەی ساید ئیفێکتی لێکەوتەی جانبی زۆر زۆرە. یەکێ لەوانە کێشە لە خەوا دروستەکە، کێشەی دەموشک بوونەوە، حاڵەتی زۆر زۆر دروستەکە، ینی حتا حاڵەتی چۆنەڵێ ئەوانەی کەوا ڕەنگە گرفت لەسەر ژیانش دروست بکا و چۆنەڵێ کەسەکە گرفتی گەورەتری بۆ دروست بێت. ئەگەر بتوانین بە شێوەیەکی خێرا شتێکیش لەسەر پیکا بڵێین، یەکەم دانە و بابەتەکەمان کۆتای پێبینین. پیکا حاڵەتێکە ڕەنگە بینی بێتتان، پێم خۆشە لەسەر ئەمەش کەمێک قسە بکەین. ئەمەش مادەی ناخۆراکی، باشە، مادەی کەوا هیچ بەهایەکی خۆراکی نییە، کەسەکە بۆ ماوەی 1 مانگ دەستەکە بە خواردنی ئەو جۆرە، بۆ نمونە خۆڵە، بۆ نمونە گەرچە، بۆ نمونە هەر شتێکە لەو بابەتە، احتیمالی ئاسن بخوات. خاڵی بی ئەڵێ ئەم مادە ناخۆراکیانە هیچ پەیوەندیکی بە چۆنەڵێ
چۆن ئەڵێ ئەوەی گەشەی کەسەکەەوە نییە. و هەروەها هیچ پەیوەندیکی بە کەڵچەری مرۆڤەکان نییە. احتیمالێ لە کەڵچەرێکە نازانین خواردنی خۆڵ لە کللتورێکە خواردنی خۆڵ ئاسایی بێ، ئەنی وەکو تەقسێک یان وەکو جۆرێک لە ڕەفتاری کۆمەڵایەتی یان بڵێن دینی جۆرێک لە خۆراک بخۆن لە هندستان نازام لەکوێ نابێ ئەوەش بێت، ینی ئەبێ پەیوەست نەبێ بە شتەوە. و هەروەها نابێت پەیوەندی بە هەندێ لە حاڵەتی تری چۆن ڕەفتاریەوە هەبێ وەکو نەخۆشیە دەرونیەکانی ئەوەی کەوا پێوەستی بە ئینتێلێکچوەڵ دیسەبلیتی ئەو کەسانی کەەوە کەمی زیرەکییان هەیە یان ئۆتیزمیان هەیە، مناڵێکی ئۆتیزم بێنی خۆراکە خۆڵە خۆ نازانم چی، یانە بێ کەسەکە هۆشیار بێ کەسەکە ئەوە بێ، یان شیزۆفرینیا یاخود هەندێک حاڵەتی وەکو باسمان کردوتمان پرێگنانسی واتە دووجانی ئەو ڕەفتارەی تایە، بەڵام نابێتە پیکە باشە زۆر باشە. دوو جۆر لە DSM دەیە F98.3 لە مناڵانە پێدراوە، لە گەورەکانش F50.89 پێدراوە. نازام کات ئەبێ یاخود مەجال بدەین بۆ پرسیار و وەڵام. وڵا دکتۆر گیان بەدڵی خۆ دەگەر دەزانی شتێکە پێویستە کاتی پێ بدە گەر نابی کە پرسیار وەڵام. زۆر باشە. هەر ئەم دیزۆردەرەش باس دەکەین کە ڕومینەیشنە. ڕومینەیشن شتێکی کورتی لەسەر باس دەکەین، هەر ئەو لە فریا دەکەوین. ڕومینەیشن کرایتیریاکەی واتە سیفەتەکانی چیە ئەو کەسێکە ڕومینەیشن دیزۆردەری هەیە؟ وەکوتمان ئەو خۆراکەی کەوا خواردوویەتی ئەیهێنێتەوە ناو دەمی، ئەمەش بەلای کەمۆل مانگێک ئەبێ ئەمە ڕوو بدات، مانگێک ئەمە دەکات. چی لێ دەکا ئەو خۆراکی دەهێنێتەوە ناو دەوی، یانەوە تا دەیجوێت یاخود دەهێنێت و دووبارە قوتی دەداتەوە یاخود فڕی دەداتە دەرەوە. باشە، حاڵەتێکی زۆر زۆر قێزەوەن و ناخۆشەوەستی تر نەخۆشی دڵنیە و کەسەکە پێوەیە ناڵێنێ. زۆر گرنگەکەوە هەندێک ئێمە حاڵەتمان هەیە نابێ پەیوەندی بۆ حاڵەتە پزیشکیانەوە هەبێ، بۆ ئێمە گاسترۆ ئیسۆفەیجیال ڕفلەکسمان هەیە، ئەوانەی کەوا بەشی سەرەوەی گەدەیان باشە کە هینێکی هەیە بەستەرێکی هەیە، ئەوە هەندێک جار شل دەبێتەوە، خۆراکی ناو گەدەیان دێتە سەرەوە، نابێ ئەو حاڵەتیان هەبێ. یاخود هەندێک جار بەشی خوارەوەی گەدە تووشی ستینۆس دەبێ، واتە تەسک بوونەوە ئەبێ، خۆراک بە هیچ جۆرە ناچێتە ناو ڕیخۆڵە باریکەوە. ئەم لەم حاڵەتەیە وای لێ دێکەوە خۆراک بێتە سەرەوە و بێتە ناو دەمی کەسەکەەوە، ینی نابێ ئەم جۆرە بێ، ئەبێ کەسەکە بە ئاگای ئەویش بکات. دواتر ئەو حاڵەتانەی تر کە نەماتوانی باسی بکەین، ئەنۆرەکسیا نێرڤۆزا و بۆلیمیا نێرڤۆزا و بینج ئیتینگ دیزۆردەر تیا ڕوو نەدانی ئەو سیفەتانەی ئەوەی تێدا نەبێت. ئەگەر بێت و ئەم حاڵەتە لەگەڵ حاڵەتەکانی وەکو intellectual developmental disorder واتەوانەی کەەوە کەمی زیرەکیان هەیە و ناتەواویان هەیە لە گەشەیە، باشە ڕوویدا
ئەوە بێ ئێمە لە ڕووی پزیشکیەوە زیاتر احتیمام بە کەسەکە بدەین و احتیمام بەوە بدەین کەەوە ئەمە حاڵەتەکە بە جددی وەربگرین. هەر ئەوەندە ڕەنگە بەس بێت ئەگەر پرسیارێ شتێک هەیە لە خزمەتا دەبین. طبعاً وەکو تێبینێکی هەمیشەیش بابەتەکان زۆرە، ئەمە هەر یەکی ڕەنگە بڵێم 2 سەعاتێکی ئەوێ بۆەوەی بتوانین تێڕوپڕ قسەی لێ بکەین، بەڵام ئەوەی کەەوە بەلای منەوە گرنگ بوو بینج ئیتینگ دیزۆردەر بوو، چونکە ئەمە ڕەفتارێکە وەکوتم لە هەمومانە ڕووەدا، یعنی ڕەفتارێکە کە ڕەنگە هەر ڕۆژێکەوە سترێسمان توش بێ، هەر ڕۆژێکەوە بە ناڕەحەتیەکە تێپەڕ بین، هەستەکەین ئەو ڕۆژە جۆرێک لە خۆ کۆنتترۆل نەکردمان هەیە. باشە هەندێک جار بۆ نمونە لەگەڵ کۆمەڵی برادەرە دانیشین یاخود ئەوەکەین خواردنێکی وەکو گوڵە بە ڕۆژە چەرەز دێنن، یعنی بە هەستەکەی تۆ نان خواردووە چایت کردووە بە سەریا، بەڵام ئەم گوڵە بڕۆژێ هەر بۆ وازی لێنانی باش ئەم چەرەسە بۆ وازی لێنانی هەتاوەکو کۆتایی لەگەڵارە بە تایبەتیمە ئافرەتان دانیشن لەگەڵ غیبەت و ئەوەیە هەندێک جارە و حاڵەتەیەکەوە تۆ سترێسێکی زۆرت هەبووە ڕۆژەیە بە ناڕەحەتیەکی زۆرە چۆنەڵێ تێپەڕیوی باشە یعنی ئەو حاڵەتە بەبێ ئەوەی خۆت هەستی پێ بکەی، بەبێ ئەوەی بتوانانی خۆت کۆنتڕۆڵ بکەی، کۆمپەلسیڤ بیهێڤیر واتە حاڵەتێکە ئیجبارە لەسەرت بە دەستی خۆت نیە و وەک وایە بە زۆر پێت بکەن تۆ بەراوەوە بی هەر ئەخۆی هەتا جاری وای هەڵێ بەسە ئیتر کۆیکەنەوە. ئێستا ئەگەر پرسیارێک هەیە با وەڵامی بدەینەوە. بڕا بەڵێ دەڵم ئەگەر شخصێک بێتن بە بەردەوام ئایرۆنی کەم بکاتن و پێویستی بۆ هەبیتن هەموو ساڵی داخل بکرێ و شخصە هەتاوەکو ئایرۆن وەربگری لە وەختێک کە هەموو ئەو سەبەبانەی کە لە جسمی ئینسانی هەیەوە دەکا کە ئایرۆن کەم کە ئەو شخصە و سەبەبانی نەبی وەک ڤیتامین و خوێن و ئاوانی هەموو تەواو بیتن بەس بە بەردەوام ئەو ئایرۆنەی کەم بکاتن و ئەوە دەکرێت پەیوەندی بە کێشە دەرونیەکان هەبی و یاخود قسەک هەیە دەڵێن ئەگەر بێتن ئەو ئایرۆنە ئەو کەمیە کۆنتترۆل نەبیتن ئەو شخصە دەکرێت تووشی نەخۆشی ژێرپەنجە و نەخۆشی گەورەتر ببی هەتاو کچەن ئەو قسەیەش ڕاستە. تەماشاکەن لە بابەتی هەر حاڵەتێکەوە نەگەیشتنە ئەنجامی وێکەوە سەبەبەکانمان دۆزیەوە نیشانەوە نییە بە دوای سەبەبێکی بۆ نمونە غێرە جەستە یەکسەر بگەڕین. لە بابەتی ئایرۆنە احتیمالی ئەو هەیەکەوە حاڵەتەکە پەیوەندی بە جینات و ئەوەی کەسەکەەوە هەبێت باشە لە چه حاڵەتێکا توانی بڵینکەوە حاڵەتەکە دەرونیە کە کەسێک چۆنەڵێ ڤیتۆ لەسەر کۆمەڵی خۆراکدا بنا بڵێ من ئەو خۆراکانە ئیکەوە وەنە بەسوودن بۆ ئایرۆن منەوانە ناخۆ بۆ منە واگلێک لە بێوە عینادی بکات یاخود بە شێوەیەکی گشتی وەکو لە ئەنۆرەکسیا نێرڤۆزا هەیە خۆراک کەم بخوات باشە یان لە ئەڤۆیدەنس ئەند ڕستریکتد ئەوەی کەوە خۆراک بە شێوەیەکی گشتی لە خۆی کەم بکاتەوە لەو حاڵەتەیە توانین بڵین دەرونێ بەڵام کەسێک کە بێت و بە شێوەیەکی ئاسایی خۆراکە خوا باشە و جۆرا و جۆریش دەیخوا بەڵام هەر گرفتی لە جۆرێک لە کانزا یاخود ڤیتامین هەیە لێرەیە تەنها بێ بە دوای هۆکاری فیزیکیا بگەڕین هۆکارەکان لە هۆکارە فیزیکەکانش گەلێ زۆرن باشە یعنی هەندێکی هەیە ئێمە تەنها ئەڵێن ئیدیۆپاتیک واتە ئێشتا نازانی هۆکارەکە چییە باشە نەک ئەوەی کەەوە نەمان دۆزی و یعنی هۆکاری نییە
نا هۆکاری هەیە بەس نەمان دۆزیەوە تۆ نازانین باشە وەڵامی پرسیارەکەت بەم جۆرێ ئەوەی بەمیش حاڵەتێکی وان نییە ینی شتی وامان من هەتا ئێستا شتی وام با خۆم بڵێ بەرکی و بەچاو نەکەوتووە لە کتێبە پزیشکیەکانە هیوادار وەڵامت وەرگرت بێتەوە هیلن خان وابزان هیلن خان دەستەکانت خۆش دکتۆر وەڵاهی ڕاستی ئەو مشکلەیە لە خۆمدا هەیە بەس ڕێژەکەی زۆر کەم دەکا ینی بە حەدێکە هێزی هیچ شتێکت نابی دەبتە 3 5 4 و هیچ مشکلێکی دیکە نییە لە جسمم بڵێم ئەو ڤیتامینم کەمەیان خوێنیان مەعیدەیان هەر مشکلێکی دیکە لێە ئەو پرسیارە زۆر لە مێشکم دروست دەبی بە بەردەوام دەبی سەبەبەکەی چ بی لە حاڵەتە کە دکتۆرەکان بە خۆشیان دەڵێن هیچ سەبەبەک نییە هیچ سەبەبێکیان نەدۆزیوەتەوە بەڵام جەنابتان هیچ ڤیتۆیەکە لە هیچ خۆراکەکان هەموو جۆرا و جۆرە وایە هەموو کێشەت نییە نانا هیچ کێشەم لە خواردن و ئەو شتانە نییە زۆر باشە وەکو چۆنەڵێ بەدواداچوونێک پێم خۆش هەر خۆم لەسەر ئەم بابەتە بخوێنمەوە و چۆنەڵێ بەدواداچوونی بۆ بکەم ئەگەر کرات بەڕێزانی سایکۆفێر ئەگەر کرات بە شتێک گەیشتم ئەوان ئاگادارەکەمەوە کەیسێکی داوازە بەڕاستی دەستەکانت خۆش دکتۆر زۆر سوپاس سەلامەت دەست خۆش دکتۆر جان ماندوو نەبی مادوومان کرد زۆر سپاس لەوانەکەی سپاس لە برادرانیش فۆرمی غیابەتدانترایە هیوادارم پڕیکەنەوە پێڕا بکەن ئەو شەوزەم زۆر درێژ بۆ چماندی بووی دکتۆر جان دەستی ئەوش خۆش بێ شەوێکی شاد بۆ هەموو لایەک زۆر سپاس خواتان لەگەڵ واتان لەگەڵ